سڵاو ڕێستان لێبێ لە بەرنمێکی دیکەی تایبەتی دیداری تایبەت گەنگەشەی بابەتێکەکەین کە ئەویش ناونانی کابینەی نوێمە کە بە کابینەیەکی تەکنۆکرات دائەنرێ یاخود دەکرێت بڵین بە لەلایەن کەسایەتی و کەسێکی تەکنۆکراتەوە ئەم کابینەیە تا ڕادەیەکی زۆر سەرڕایبوونی قەیرانەکان هاتنە پێشەوەی ئاڵنگاریەکان ئەم کابینەیە سەرکەوتوو بوو لەگەڵ کاک سەلاحەدین کوردستانی وەکو چاودێری سیاسی گەنگەشەیەم باسەکەین مامۆستا بەخێراتی. سوپاسان دەکەم بژی. زۆر سپاس بۆ بەڕێستان. وشەی تەکنۆکرات بۆ ئەلکێنرێ بە کابینەی نوێمەوە و خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسعود بارزانیە. بابەتی تەکنۆکرات چەند بکیان دەستەواژەیە کە تقریبان پەیوەستە بەوەی کە ئەمانە بە دەربێت لە هەر چەشنە هۆگریەکی عاتفی یان تایبەتی بەڵکو لەسەر مەبنایەکی زانستی یا لەسەر بنیادێکی زانستی کاری بەڕێوەبردن یا ئیدارەکردن کا لەسەر بنەمای تەخەسوس یان پسپۆڕیەتی و پسپۆڕەتی بە معنای تایبەتمەندەکەی خۆی بۆ ئیدارەدان و کەمکردنەوەی ئەو پرۆسە دیوان سالاریانەی کە لە سیستەمی حکومڕاییدا زۆر جار گرفتی بەڕێوەبەری و کارگێڕی دروست دەکەن و لە نەتیجەدا زۆرتر بە سیستەمکردن یا بە سیستەماتیکردنی پرۆسەی کاروباری کارگێڕیە لە سیستەمی ئیداری وڵاتێکە کە مدیری تەکنۆکرات یا کەسی بەڕێوەبەری تەکنۆکرات بەدەر لە هەر چەشنە باگراوەندێکی پێشووتری سیاسی یا حزبی کار دەکات بۆ ئەوەی کە سیستەمێکی زانستی پسپۆڕانە بەڕێوە ببرێ بۆ واکاری پێ بکرێ بۆ ئەوەی کە بە شێوەیەکی نۆرماڵیان بەرەبەرە پێشکەوتو یا بەرەو پێشکەوتنی زیاتر بڕواتە پێشتەوە سیستمە تەکنۆکراتەکان تقریبن تۆڵی سیستەم گەلێکی پسپۆڕین و ئەو کەسایەتیانەی کە ئیدارەی دەکەن کەسایەتی گەل لە چوارچەوەی پسپۆڕیدا پرۆسەکە دەبنە پێشەوە. ئەمە کۆی بەڕێوەبردنەکە خودی کەسایەتەکە گەر ئێمە سۆزبەندانە قسە نەکەین دیارە بۆ وشەکە کەوتم دەگەڕێتەوە سەر باگراوەندی فکری و خوێندنی تەخەسوسی ئەو پسپۆڕی لەو بوارەدا یعنی تۆ گەبەی مەسەن لەسەر شخصی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان قسە بکەین بەندە بە بەشێکی بەندە بە علمەوە بە علم و زانستەوە بەشێکیشی بەندە بە تەجروبەوە تەجروبەی کاری ئەزمموی کاری و ئیدارەکردن تەجروبەی بەڕێوەبردنمان هەیە لە ڕۆژهەڵاتی نمونەیە لە ڕوانگە ئەمنیەکەەوە لە بواری ئەمنیە تەبعاً ئەو لە سلکی ئەمنی ئیشی کردووە بەڵام خوێندن ئێمە ئەگە بچینەوە بۆ پسپۆڕەتیەکەی لە بواری تەکنۆکراتیەوە لە بواری زانستە سیاسەکانە پسپۆڕەکەی بەڕێزیان و لە وڵاتێکی وەکو ئەمریکا خوێندویتی تەبعاً بە کوالەتێکی بەرز و ئەزممویش لەگەڵ شۆڕشدا لەگەڵ خەباتدا لە بنەماڵێکی شۆڕژگەر و نیشتمانی کە خۆتان نەزانن تر لە کوردستان بنەماڵێکی بەناوبانگن بنەماڵی بارزانانی لە خەبات و تێکۆشانداوە پێویست بە تعریف و ئەوە ناکایمە بڵین باسییان بکەین خۆیان دیارن. بەڵام ئەو ئەزمونش کە هەیە بوو لەباری سلکی ئەمنی لەباری ئیدارە تەبعاً ئێمە کوردستان باشووری کوردستان لە ناوچەیەکی زۆر ملتەهێبی سیاسی ئەمنی هەڵکەوتووە تەبعاً ئەو کەسەی کە ئیداری وڵاتێکی لەو چەشنە دەکات بەڕێوەبەری و کارگێڕی حکوومەت و سیستەمی دەکات دەبێت بزانە بەڕاستی هەموو باڵانسەکانی هێز لەباری ئەمنیەوە لەباری سەربازیەوە لەکوێن و چۆن تۆ بتوانانی لە ڕەهەندە سڤیلەکەشەوە پارێزگاری لێ بکەیت تەبعاً دەبێت شارەزای بواری مەسایلی ئەمنیەتی و کێشەکانی هێز و سەردەم ئەو پرۆسانەی کە فعل و انفعالاتی بەریەکەوتنە سیاسی اقتصادی ئەمنیەکان لە ناوچەکە شارەزای بیدێەوە بەڕێزیان تەبعاً بە حکمی موقعەتەکەی و هەم واری پسپۆڕی خۆی شارەزایی لەو وارەدا باشەوە سیستەمی بەڕێوەبەری مدیریەتەکەی ڕەنگە بە کەیف و مەزاجی کۆمەڵە خەڵک نەبێ بەڵام ئەمە باجی دەوێت باجی قرسی دەوێتەوە بتوانی لە سیستەمێک بەرەو بنیادنان هەنگاوی پێ بنەی بەرەو مؤسساتی بوون هەنگاوی پێ بنەی تەبعاً ڕەنگە خەڵقانێک پێیان خۆشنەوێ بەڵام نەتیجەکەی ئەوەیە کە ئەمە بەرهەمێکی باشی لێ دەکەوێتەوە نەتیجەکەی لە ساڵانی داهاتوودا زۆر بەوازحی ئێمە دەیبین هەرچەند هێندێک لە بابەتە کورتخایانەکانی ئێستا دیارن بەڵام ئێمە لە داهاتوودا ئێمە ئەزانین کە کارکردن بۆ دروستکردنی مؤسساتی تەکنۆکراتی لە کوردستاندا قازانجەکەی هەموو ئەوانەش دەیکەن کە تەنانەت ئێستا دژایەتی ئەو حکوومەتە ئەەکەن لە داهاتوودا بەرهەمەکەی ئەچنەوە وەنەوەکانی ئەوانە و لایەنگر و جەماوەری ئەوانش کە دژی ئەم حکوومەتەن بەرهەمەکەی وەردەگرنەوە لە داهاتووداوە ئێمە ئەیبینین و ئێمە
ئەگەر بین لەسەر کۆی سیستەمەکە قسە بکەین بزانین لەکوێ بۆ کوێ لە چه حاڵەتێکدا بووە تەبعاً خۆتانزانین کابینەی نوێم لە بارودۆخێکی زۆر سەخت و دژواردا پێک هات کە ئەویش مەسئلەی کۆڕۆنا بوو کە خۆتان ئەزانین وەک بوو مەلەرزەیە بە پلەیەکی زۆر بەرزی ڕێختەر لە مرۆڤایەتیدا لە تەندروستی مرۆڤایەتیدا لە اقتصادی مرۆڤایەتیدا لە ئاسایشی مرۆڤایەتیدا لە سەرچاوە نادرەکانی مرۆڤایەتیدا کە لە بواری بەرهەمێنان و وەبەرهێنانەوە سیستەمی اقتصادی جیهانی دووچاری زەبەیەکی گەورە کرد و دووساری بارودۆخێکی سەختی کردەوە و نەتیجەتەن ئێمە پێشتریش لە هەندێک کۆڕ و کۆبوونەوە بەرنامەیە پێشبینی ئەومان کرده بوو کە دوای کۆڕۆنا احتمالی دروستبوونی جەنگ هەیە لە وڵاتانی دنیادا بۆیە کابینەی نوێم لە بارودۆخێکی وادا دروست بوو کە کۆڕۆنا بوومەلەرزەیەکی عەزیم بوو لەگەڵەوەی تەنگی بە دنیا ینی هەڵچنی بوو کە من دەستێکم لە ئاڵنگەرەکان کرد کۆی ئەو شارانە بکەونە سەر هەر کابینەیەک تا من ئوستاز من لەلام ینی مەبەستە کە باز لەوە بکەین کە ئەگەر ئەرکەکان وەکو خۆیان برابن بەڕێوە بە سەرکەوتووی جێگەی پێزانینە بەڵام ستایشێک لەو ڕادەیەنا بەم قەولەکە شەمە نەفەرەکەکەی ئەگاتە شوێنی خۆی ئەوە ئیشی سایەخی ئەوەیە بەڵام کەی ناگای ئەمە بێ قسەی لەسەرکەین هەر بۆیە بەڕێز سەرۆک وەزیران ینی بەنۆعێ تکا لە کۆی ئەحزابەکانەکە بە ئەم کابینێ زیاتر لەوە سەرکەوتوتر بێت بۆ ینی کاتە بەرژەوەندی هەرێمی کوردستان و دانیشتوانی هەرێمی کوردستان یەکەم دروشمیە کابینەی نوێمە پرۆسی بەجێگاندی پرۆسی چاکسازی بوو طبعاً پرۆسی چاکسازی باسی ئەو بکەمەگە ئەحزاب دژایەتی دەکەن یان نایکەن دیارە لەسەر چ مەبنایەک دژایەتی دەکەن ئۆپۆزیسیۆنی ئەمە بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکی پەرفێکت و پرۆفێشناڵە یا ئۆپۆزیسیۆنێکی کلاسیکی لەسەر مەبنای کۆمەڵە حەقی تاریخی یان لەسەر هەندێک مزاجی شخصی ئەسوورێتەوە یا بەڕاستی ئۆپۆزیسیۆنەکە بۆ بەرهەمێنانی سیستەم کار دەکات طبعاً من بۆ چوونی خۆم هەیە لە سەریکە پێم وایە ئۆپۆزیسیۆنی کوردستان ئۆپۆزیسیۆنێکی تا ئەم دەقەیەژ ئۆپۆزیسیۆنێکی نیشتیمانی نەبوو بەڵکو ئۆپۆزیسیۆنێکی ئۆپۆرتونستی هەلپەرست بووە بەشێکی لەسەر بنەمای ڕقێکی تاریخی دروست بووە دژایەتیەکە بەشێکیشی لەسەر مەبنای مەزاجی شخصی و بەرژەوەندی و مەساڵحی شخصی و گەیشتنی هەندێک نخبە بۆ ئیمتیازاتی اقتصادی و دەستکەوتی شخصی ئەمانە نەتیجەکەی بەداخەوە پرۆسی دموکراسی لە کوردستان تووشی شەلەلێک کردیا تووشی زعف و ناکارامەدی کرد کە بەشێکی زۆری کەسایەتیەکانی ئۆپۆزیسیۆن تێدا دەخیل بوون لەبەرەوەی خەڵکیشیان بێ هیواکە لە پرۆسی ململانەی ئەوەی کە بەڕێز باسێکە باز لەو لەم لە حاڵتێکی وادا دەی مەسەلەن تۆ وەڵی من دەسەڵاتی سیاسی بۆ نمونە کابینەی نوێن دەڵێ من دەسەڵاتی سیاسیم لە کوردستان ئێمە ئەمانەوێت چاکسازی بەڕێوەبەرین باشە ئەمانەوێت چاکسازی بچێتە پێش وە پرۆسی چاکسازی خۆتەزانی چاکسازی کورتماوەمان هەیە لە چوارچەوەی ئیستراتیژیدا چاکسازی مامناوەندیمانەیە و چاکسازی درێژخانە و استراتیژیکمانەیە ئەمانە هەر کامیان بەپێی فاکتەکان بەپێی ئامارەکان و ئەو کارانی کە حکوومەت کردوێتی بۆمان دەردەکەوێت مەسەلەن پرۆسی چاکسازی لە شێوازی دابشکردنی موچە و نەهێشتنی بندیوارەکاندا لە مەسەلەی نەهێشتنی ئەو خەرجە زیادانەی کە حکوومەت هەیەی نەهێشتنی گەندەڵی لە چوارچێوەی کاروباری ئیدارەکردن و شێوازی بەڕێوەبردننی پرۆژەکاندا بە شێوەیەکی گشتی من نامێ مامۆستا باز بەسەرەوە بە ڕێفۆرم چاکسازی ینی هەستیارترین قۆناغ نییە ینی هەر کەسێک هەر کەسایەتێک گەر لە نێو ماڵەکە لە نێو ماڵەکەت ینی ئێمە بمانێەوە چاکسازیە بکەین گۆڕانکاریە بکەین تا ڕادێ زۆر سەختەکەوێتەوە ئەزانیی چاکسازی و نوێبوونەوە دژی زۆر بەسم لەوەیە جۆری دەستبردن بۆ جۆری چاکسازی و چۆن دەسی بۆ بی وەختە تۆ لە کۆمەلگایە پرۆسی نوێبوونەوە جا لەباری فکری لەباری مەیدانی و کارگێڕی لەباری پەروەردەیی و لە هەر بارێکا تۆ دەهێت ڕێفۆرم کەی چاکسازی بکەی هێزە کۆنە پارێزەکان یا لایەنی کۆرە پارێز یا ئەو خەڵقانەی کە بەرژەوەندەکانیان لێ دەدرێ ئەمانە دژی دەوەستنەوە یا ئەسڵن عەقیدە و بیر و باوەڕە کۆنە پارێزیەکان ئەوانەی کە لەسەر دانەیە واقعی حاڵ بەردەوام بێ لی دەدەن یا بەرگری بۆ دروستەکەن یا ئەو کەسانەی کە بەناتەن دروست دژایەتی دەکەن بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە لە ئەسڵی چەمچوو پرۆسەکە حاڵی نین یان نانەوێت لی تێبگەن دژایەتی دەکەن تەبعەن ئەم کابینەی حوتەمە نوێیەمە ببوورە یەکێک لەو شتانەی کە بەسەریەوە زۆر سەخت بوو مەسئلەی جۆرێک لە تێرۆری فکری و میدیایی بوو کە بەسەریدا
بۆمبارانی دەکرد و کابینە حکوومەتی بۆمباران دەکەم معناوە نیەم کابینە و کارەکانی بە دروستی کردوون کەم و کورتی هەیە لە کۆمەڵە شوێندا ڕەنگە هەڵی تدا بێ ڕەنگە کاری باشیان کردو تەبعەن بێگومان بەڵام لەگەڵەوەدا پرۆسەیەکە بەردەوامە بەڵام لە عینی کاتدا بۆمبارانێکی فکری میدیایی بەسەرڕادێوانشی لە نێو خودی کابینەکەی کابینی نوێ مابوون بۆمبارانی ئەرزی ئەوە دەکەم بەڵێ ئەوانەی کە قاچێکیان دامە لە ئۆپۆزیسیۆنە و قاچێکیشیان لە دەسەڵاتە بۆ وەرگرتنی امتیاز تەبعەن بەشێک لە چاواشەکاریەکان ئەوانن ئێمە ڕخنەمان دەکرێت هەبێت لە سیستەمی حکوومەت لە کارکردەکانی لە کابینەکە لە سەرەوە هەتا خوارەوە بەڵام دەکرێت باسی ئەوش بکەین بەڕاستی بزانین لەباری سیستمی ئیداری لەباری دیوان سالاری و پرۆسەی بەڕێوەبردننی ئیداراتەکان و کارجێریەوە لەبارەی بابەتی مەسلەی کشت و کاڵە بابەتی مەسلەی پیشەسازیەکانی قورسە کە ئەوە کاری هێزگار قورس و زۆری دەوێتەوە اقتصادی استراتژیکی دەوێت بنیادی بەدا بندرێ لەباری مەسئلەی پەیوەندیەکانی دەرەوەیە و چۆنیەتی دابینکردنی مەعیشەتی خەڵقە کە خۆتانەزان لە کۆی سێکتەرەکانی ناو بە تایبەتی ئەمە کە هەمیشە باز لە سەرۆک وەزیران و سەرکەوتنی یاخود هاتنە پێشەوەی لەمپەڕەکانەکەین خێرا وێنێک دێتە پێشاوی دانیشتوانی هەرێمی کوردستان ئەویش موچەیە ینی چۆن ئەم کابینەیە کورد نەکرێتەوە لەوەی کە سەرڕایەوە هەموو لەمپەڕە تەندروستی ئابووری فشارەکانی عراق و لەمپەڕەکانی نێوخۆیی کۆی سێکتەرەکانیش بۆ یاتمەنێ و قسەکانی بەڕێستانەوە سێکتەرەکان لە کار نەکەوتوون لە کشت و کاڵەوە لە ئاوەدانی من قەناعەتم وایە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەباری میدیاییە و کارانی کە دیکا زۆرتر بیخاتە ڕۆژەوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و بە خەڵقی بڵێ کە ئێمە چیمان کردو چیمان نەکردو پێم وایە گەیشتنێکی باش نییە لە سوۆسیال میدیا و لە ڕاگەاندنی شەو بۆ کارانی کە حکوومەت کردوێتی کە پێم وایە کاری زۆر گەورەی کردووە ئەو کارە گەورانە بەشێکی ئەچێتە چوارچەوەی مەسەلەی کشت و کاڵەوە ئەوانەی فەلاحن لە وڵاتیا زۆر باش ئەزانن کە ئەم کابینەینەوە ئەمە چ کاریگەریی لەسەر پرۆسی کشت و کاڵ لە باشووری کوردستان هەبووەوە زیندووبوونەوەی جۆرێک لە جۆرەکان چین و توێژی تایبەت بە بواری مەسەلەی کشت و کاڵ و بەرهێنان و ئاژەڵداری ئەوانە خۆیان زۆر باش ئاگادارن کە لەباری کشت و کاڵیەوە بەرهەمەکانیان لە ماوەی ئەم 2-3 ساڵەدا چەندە تەرەقی بووەوە چەندە ئیسفادەیان کردەوە چەندە سود و قازانجیان پێگەیشتووە و بەرهەمێنان و بەرهێنانیان گەشتۆتە چه ئاستێکوان دەبێت بە شێوەیەکی ئاماری بەداداچنی بۆ بکەنەوە بە پێی هەندێک لەو لە توێژینەوانەکە دەرکەوتووە ئەم بوارەمان بواری مەسەلەی کشت و کاڵ تا حدێکی باش کاری لەسەر کراوە هەم بە کەڵگوەرگرتن لە ئەزمموی وڵاتانی پێشکەوتووی ئەوروپی و تەنانەت لە ئیمارات و ئەوانەوە شێوازی کارکردیان لە بواراندا ئەوەندەی ئاگادارین لە بواری پرۆسی کشت و کاڵ یەکێک لە پرۆژەکانی کابینەوەی مەسەلەی کشت و کاڵوە دوو هەمیان مەسەلەی پیشەسازی و پیشەسازی قورسە ئەمە زۆری دەوێت بودجێ زەبەلاحی دەوێت و قەناعەتم وایە کە کاری لەسەر دەکرێت بنیادە پیشەسازیە قورسەکان کە اقتصادی جێگیر دروست دەکات ئاگوری جێگیر دروست دەکات ئەمانە لە ماوەی ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵدا وڵام نادەنەوەوانێ پێویستی بە 5-6 ساڵ 7 ساڵ 10 ساڵ هەیە تاوەکو وڵام بدەنەوە و دوجار اقتصادێکی جێگیر بۆ ئێمە بەرێن بابەتی تریان مەسەلەی ئەم کابینەی حکوومەتە کە بەردەوام لە بواراندا دژایەتی کراوە مەسەلەی چاکسازیە خۆتانەزانن پرۆسی چاکسازی دژایەتی لەسەر دروستکە بە تایبەتی ئەوەی کە خۆتانەزانن بێکاریەکی شاراوە لە نێو سیستەمی کارمەندانی ئەوانەی کە لە لیستی موچەخۆرانی حکوومەتە هەبوون بابەتێک هەبوو بەناوی بێکاری شاراوە بێکاری شاراوە بمانای ئەوەی کەسێک لە شوێنێکدا بە قەرار ئیشێکەکە لە دایرەیەکە لە شوێنێکە یا بندیوارێکە یا شتێکە بە قەرار ئەمە ئیشی هەیە بێکار نییە بەڵام لە ڕاستیدا بێکارە لەبەرەوەی بەرهەمی نییە ئیشەکەی بەرهەمی نییە سوودێکی نییە دەستکەوتێکی نییە بۆ کۆمەلگا ئەمە بێکاری شاراوە لە ناو حکوومەتی هەرێمدا لە ڕابردوودا زۆر بوو ئەم کابینەیە کارێکی زۆری کرد لەسەرەوەی کە ئەم بێکاریە شاراوە بە تایبەتی لە سیستمی ئیداری و سیستەمە کارگەڕیەکاندا کەم ببێتەوە نەمێنێتەوە بەشێکی لەوانەی کە بەبێ هۆ هیچ موچەیەکیان وەردەگرت و هیچ سوودێکیان وەکو فەرمانبەر و کارمە و تەنانەت ئامادەی هیچ دایرەیەکیش نەبوون ئامادەی هیچ دایرەیەکیش نەبوون کاری باشە ئەمە بندیوارەکان لە عینی کاتیشدا لە هێندێک لە سێکتەرەکانی بواری کارگێڕی بەرەوەبروی دایرەکاندا خەڵقانێک هەبوون ئیشێکی ئەوتۆیان نەبوو ئەمانە دەبوو ڕێک بخرێنەوانێ و کاریان لەسەر بکرێ بۆ ئەوەی کە ئەمانە ببنە خاوەنی جۆرێک لە
بەرهەم لە نێو سیستەمە کاری کە کاری تێدا دەکەن و بێکاری شاراوە بە جۆرە لە جۆرەکان نەهێشتری حکوومەتی هەرێم زۆر کاری کرد لەسەر ئەو مەسەلەیە. مامۆستا تا ڕادێک ئیش لەسەر ئەوە ئەکرێت کە چۆن ینی محاڵیشە لە پەنجەرەیەکەوە فۆرمێک تەسلیم کەی وە لە هەمان پەنجەرەوە فۆرم وەرگریتەوە ئەمە ئەکاتە نەمانی ڕۆتینات نەهێشتنی ئەو گەندەڵیە. سەرۆکی حکوومەت باسی بە ئەلکترۆنیکردنی کرد ئەو مەسەلەی بە ئەلکترۆنیکردنە زۆر مهمە بە تایبەتی لە گێڕانەوەی کاتدا گێڕانەوەی کات بۆ تاکەکان لە دەست نەچوونی کات مەوزوعی کات یەجگاری گرنگە چون کات بە سرعەت ئەڕوا ئەگەر کەڵکی لێ وەرنەگری لە دەست ئەچێ ناگەڕێتەوە. بۆ نمونە کەسێک ئەچێتە دایرەیەک لە حکوومەت لە جێوەی کارەکەی مەسەلەن بە سەعات و نیوە 2 ساعات 3 ساعات بە ئەنجام گایان نیوە ڕۆژێکی بڕوات و لە شوێنی ئیشێکی تری بفەوتێ ئەگەر سیستەمێکی ئەلکترۆنی هەبێ بتوانێت بەشەوەی ئۆنلاین ئەم کارە ئەنجام بدا و ئەوە هەم ئەوە کە کاتەکەی بۆ ئەگەڕێتەوە و هەم ئەوە کە بەرهەمی وە بەرهێنان و ئەوەی کە کەسەکە لە شوێنێک ئیشێکی هەبێ ئیشەکەی نافەوتەوە نەتیجەکەی دەبێتە سرعەت مەسەلەی ڕشوە و گەندەڵی ئەو شتانەوەی کە تەبعەن جزئێکی ترە بەڵام بە ئەلکترۆنیکردنی سیستەمی کاری و هەروەها بابەتێکی تریش کە سەرۆکوەزیران باسی کە مەسەلەی پێشکەوت دروستکردنی سیستەمێکی بانکی پێشکەوتو کە من هیوادارم بەڕاستی لە هەرێمی کوردستان ئەوە جێگە بگرێ زۆر زۆر گرنگەوە بابەتێکی تریش لە پرۆسەی کابینەی نوێمدا بابەتی مەسئلەی پیشەسازی قورسدا جێگە دەگرێ مەسئلەی دروستکردنی کارخانەگەلی پێترۆکیمیاییە بۆ کوردستان کە من هیوادارم ئەوە لە بەرنامەدا بێەوە جگە لە هەلیکار ئەمانە جۆرێک لە سربەخۆیی جۆرێک لە ئستقرار جۆرێک لە وەبەرهێنان و بەرهەمهێنان دروست دەکات لە کوردستاندا ئەویش دروستکردنی کارخانەگەلی گەورەی پەترۆکیمیاییە هەم لە بواری بەرهەمهێنانی مەسائلی غازی مشتەقاتی نەوتی و هەمەڕەها کاڵای جۆراجۆر کە بەشێکی ئازەمی ئەوانە لە مەسائلی کیمیایی و پەترۆکیمیایی و مەسائلی نەوتی بەرهەمدێن حتا لە پرۆتئینە خۆراکیەکانەوە بگرێت تاوەکو بەرهەمهێنانی کاڵاکانی دروستکردنی کەلوپەلی خان و بینە و خانوبەرە و جادە و مەسائلی دەرمانی و ئەوانە لە کارخانەی پەترۆکیمیاوە بەرامدن ئەوم پێم وایە پێویستە زیاتر تەرکیز لەسەر ئەو بابەتە بکە حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی توانە هەرچەند مەسەلەی دژایەتیکردنەکانی بواری گەمارۆ خستنە سەر ئابووری کوردستان و خنکاندنی ئابووری کوردستان لەلایەن عێراقەوە زۆر کارتێکەر وە لەسەر کەمکردنەوەی ئەم پرۆسانەوە پێمان وانە بێت کە ئەمانە باز نەکراون بەڵام جارێکی تریش پێویستە بە جددیەتەوە لە کوردستان لەسەر دروستکردنی بنیادنانی کارخانەی پەترۆکیمیایی عەزیم و گەورە کە ئەمە پرۆژەی ملیاران دۆلارین ئەمە کار بکرێت لە کوردستاندا هەم هەلی کاری زۆر دروست دەکات هەم هاوردە و هەناردە تەنزیمەکە ئەم تەرازی و پارەدانی کوردستان تەنزیمەکە و زۆر بابەتی تر کە لێرەدا ناتوانین باسی بکەین ئەمانە دەتوانێت دروستکردن یان بنیادنانی کارخانەی پەترۆکیمیایی گەورە کارگەی پەترۆکیمیایی گەورە کە دیارەکاری حکوومەتە ئەو بەڕاستی قرسە ڕەنگە خەڵق بە ئاسانی نەتوانێت بازرگانێکەوە جێبەجێ بکەم دەبێت حکوومەت و خەڵکیش لە پشتی بێەوە خەڵق و حکوومەت دەبێت داوا بکەن کە ئەم کارخانە لانی کەم لە کوردستان 1 بۆ 2 کارخانەی گەورەی پەترۆکیمیایی دروست بکرێت لە ماوەکانی داهاتوودا ئیسفادەی یەزگار عەزیمی دەبێت بۆ اقتصادی باشووری کوردستان ئەوە تەنانەت تەقوێتی کشت و کاڵ دەکات تەنانەت تەقوێتی ڕەهەندەکانی تریەوە بەرهێنان و بەرهەمهێنان دەکات بۆ بابەتێکی تریش کە لە ڕاستیدا کاری زۆر لەسەرکراوە مەسئلەی ژینگە و گەشت و گوزارە کام کابینەیە تا حدێکی زۆر کاری لەسەر کردووە بە حکمی ئەو هەموو قەیرانش کارڕوو بەڕووی بوویەوە بەڵام لەم بوارەشەوە تەبعەن ئیش کراوەوە ناوەندەکانی گەشت و گوزار تا حدێک ژیاونەتەوە باشتر بوون و قەناعەتم وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان بەگەڵ لەم 3 ساڵ 4 ساڵی ڕابردوودا نزیک بە 3 ساڵ و چەند مانگەی ڕابردوودا بەتایبەتی کارەکانی خۆی بە شێوەیەکی ورد کردووە و بابەتی پرۆسی سیستەمی وزە لە کوردستان کە سەرۆکی حکوومەت خۆشی باسی کرد مەسەلەی کەمکردنەوەی ئەو قازانجانی کە دەدرا بە کۆمپانیاکان بەرزکردنەوەی ئەو داهاتی بۆ کوردستان دەگەڕایەوە بۆ خەڵق و مەسەلەی مەعیشەت و خەڵق و ئەوانەوە خۆتان نەزانن دژایەتیکردنی سیستەمی وزەی کوردستان بۆ دەکرێت خۆتان نەزاننەوە سربەخۆیی اقتصادی بۆ کوردستان زۆر گرنگە لەبەرەوەی کۆمەڵێک پرسی سیادە و سەروەری تری بە دووادادێ لە بواری جۆراوجۆرداوە کوردستان دەستکرا
دراوەتر دەبێت بۆی کە پرۆژە گەلیتری بنیاننانی اقتصادی لە کوردستان دروستکە ئەگەر بێت و بتوانێت پرۆسەی وزەی خۆی بە شێوەیەکی ورد ئیدارە بکات لە نەوت و لە گاز وە ڕاستە ڕەنگە کەم و کورتی لە دەرهێنانی پرۆسەی نەوت و فرۆشتن و بە بازارکردنیدا هەبوو بێ لە شێوەی ئیدارەکردنیدا بەڵام ئەمە دەزانین لە 2014دا کە تا ئێرە قەیران بەردەوام بوو بۆ ڕێنەوتەکانی کوردستان بوو توانی نەیهێش کوردستان بکەوێت. مامۆستا چۆن لەگەڵ بەڕێستان ئافریای باسێکی ترکەوین لەوەی کە سەرکەوتنی کابینی نوێمان باس کرد تقریبەن ئەمە لەسەر ناوخۆ وەساین تەنها کارەکانی کارە سەرکەوتەکانی کابینی نوێم لە نێو هەرێمی کوردستانە سەرڕای هاتنە پێشی تحەدی زۆر لەمپەڕی زۆر لە هەمان کاتە ئەمە دەبینینەوە کابینی نوێم لەسەر دەستی سەرۆک وەزیران بەڕێز مەسرور بارزانی هەنگاوەکان بەرەو دەرەوە چوون بەرەو نمونەی سەردانی دووبێ یاخود قەتەرە ئیماراتە تا ئەوەیە کاتە کۆنگری داڤۆس چۆن ئێمە لە هەرێمێکە لە چوارچەوەی عێراقا وەکو هەرێمێکی بچووک بەڵام وەکو دەوڵەتێک تعاونمان لەگەڵا کرێ باسەکەم نێو دەوڵەتی کرد لەگەڵ بەڕێز مامۆستا سەلاحەدینە. طبعا هەر یەکێکی سیاسی بۆ ئەوەی کە حیاتی سیاسی خۆی درێژە پێ بدا پێویستە استراتیژی و ئاسایشی نەتەوەی خۆی دیاری بکات و لە چوارچەوەی بازنەی ئاسایشی نەتەوەیدا کە هەموو ڕەهەندەکان دەگرێتەوە سیاسەتی ناوخۆمان هەیە و ئیدارەکردنی پرۆسی بەڕێوەبردن و سیاسەتی دەرەکیمانەیە لە پرۆسی سیاسەتی دەرەکیدا ئەمە دەوڵەت نین قانونی نێودەوڵەتی بان ناسێتەوە بەڵام لەگەڵەوەدا ئەکتەرێکی نادەوڵەتین لە سیستەمی دیپلۆماسی نێودەوڵەتیدا کوردستان ئەکتەرێکی نادەوڵەتیە. ئەگەر بین سیر بکەین ئێمە جۆرێک لە ئەتراف دوو جۆر لە ئەترافمان هەیە لە ڕووی زانستیەوە ئەترافێکمانە ئەترافێکی یاساییە بەپێی یاسایی ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوی نەتەوەی گرتوەکان ئەترافی شخصیەی دەولیە بۆ دەوڵەتێک بۆ یەکێکی سیاسی وەکو ئەندام لە نەتەوەی گرتوەکان ئەترافێکی ترمانەیە لە مجاملات و لە معادلاتی سیاسی نێوان دەوڵەتاندایە ئەترافێکی زمنیە یاسایی نییە بەڵام وەکو ئەوەی نەتەوەی گرتوەکان تۆ کورسیت هەبێ و دەوڵەت بی بەڵام لە عینی کاتە لە سیاسەتی دەرەوەی دەوڵەتاندا بە شێوەی فەرمی هەڵسوکەوتی لەگەڵ دەکرێت پێی دەوترێت ئەترافی زمنی ئەم ئەترافە زمنیە شێوەی هەڵسوکەوت و شێوازی پێشوازیکردن و ئەو کۆنتاکت و پەیوەندیانەی کە لەگەڵ کەسایەتیەکانی یەکەیەکی سیاسی لە هەرێمێکی دیاریکراودا دەکرێت بە جۆرە لە جۆرەکان پێی دەڵێن ئەترافی زمنی کە جەمبەی سیاسی هەیە زۆرتر واتە بۆکردنێکی سیاسی هەیە کە دیارە تەبعاتی اقتصادی و ئەمنیەتی و زۆر بواریتری هەیە کە ئێمە ناچینە کە لە چوارچێوەی لەسەر دەمی گلۆبالیزاسیۆندا ئەمە لە پرۆسەی پارادیپلۆماسیدا ئیدارە دەکرێت لەلایەن هەرێمەکەوە واتە چی؟ بۆ نمونە دەوڵەتی عێراق دیپلۆماسی هەیە لەگەڵ دەوڵەتانی تر پەیوەندی هەیە کۆنتاکتی هەیە سیاسی اقتصادی ئەمنی لە تەنیشت ئەوەوە هەرێمێک هەیە لە نێو چوارچێوەی دەوڵەتی عێراق دەکە خاوەنی شخصیەی دەولی لە نەتەوەگرتووەکان ئەم هەرێمە دیپلۆماسیی هاوشێوەی نەبە و ئاستە لە فەرمی بەڵام پاراڵێلی هەیە واتە لە تەنیشت دیپلۆماسی فەرمی عێراقەوە هەرێمی کوردستان پارادیپلۆماسی هەیە تەریب و زۆر جار من هەستم پێ کردووە بەبێ مجاملە بەبێ ئەوەی کە پێهەڵدانی پێوکە ئەم پارادیپلۆماسی کوردستان لە دیپلۆماسی فەرمی عێراق بە قەوەتر بووە لە پەیوەندی نێودەوڵەتیەکاندا کەس ضرورەتی گلۆبالیزاسیۆن دروستی کردووە هەرێمەکان و شارە گەورەکان و نقطە گرنگەکان و زۆر جار کۆمپانیا گرنگەکانی بۆ پەیوەندی نێودەوڵەتی دروستی دەکەن کە تا ئێستا ئەگەر دەوڵەت ئەکتەری سەرەکی پەیوەندی نێودەوڵەتیە وەکو ئەکتەری سەرەکی دەناسرێتەوە بەڵام لە عینی کاتا بەهۆی چڕبوونەوەی پەیوەندی اقتصادیەکان و کۆمونیکیشن و سیستمی پرۆسی گلۆبالیزاسیۆن دەبینین کە پارادیپلۆماسی دروست بووە پارادیپلۆماسی کوردستان زۆر جار لە دیپلۆماسی ڕسمی عێراق بە قەوەتر بووە لە کۆنگری لوتکەکاندا کەوتمان دیپلۆماسی بواری ئەمنی دەگرێتەوە بواری سیاسی دەگرێتەوە بواری اقتصادی دەگرێتەوە بواری پەروەردەیی دەگرێتەوە مەسەلەی کلتور دەگرێتەوە دیپلۆماسی جەماوەری دەگرێتەوە کەەوە شتێکی ترە جارە لێرە ناتوانین باسی بکەین بەڵام ئالێرەدا پارادیپلۆماسی کوردستانی مە دەبینین لە کۆنگرەی لوتکەدا زۆر جار بە شێوەی سمبۆلیک دەرکەوتووە بەڵام ئەم پارادیپلۆماسیە کە لە کۆنگرەکانی لوتکەدا گەیشتوتە ئاستێکی یەجگار بەرز وەکو دوو دەوڵەت وەکو نوێنەری دوو دەوڵەت کوردستان لەگەڵ لایەنی بەرامبەر دانیشتنی هەبووە لە پرۆسی گوتوبێژەکاندا کاری کردووە ئەم پارادیپلۆماسیە لە کۆنگرەکانی لوتکە پێویستە لەمەولا وردە شۆڕ ببێتەوە بۆ بنیادی دەوڵەتی پەیوەندی کوردستان
بۆ نمونە لەگەڵ دەوڵەت بگۆڕە لە پەیوەندی مەسەڵەن شخصی سەرۆک وەزیرانەوە لەگەڵ سەرۆک وەزیرانی وڵاتێکی تر بۆ پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو یەکەیەکی قانونی کە ئیدارەی پارا دیپلۆماسی خۆی دەکات لە تەنیشت دیپلۆماسی فەرمی عێراقەوە لەگەڵ دەوڵەتی بەرامبەر بۆ ئەوەی پەیوەندیەکە ببێتە پەیوەندیکی مؤسساتی لە پەیوەندیەکانی کۆنگرەی لووتکە زۆر گرنگن تێیدا لەوێ دەریچەی کردنەوەی پەیوەندی حکوومەتی هەرێمی کوردستان لە شێوەی مؤسساتی لەگەڵ دەوڵەتی بەرامبەر ئەمە زۆر زۆر گرنگە کە یەکێکە لەو دەرسە دیپلۆماسیانەی ئەتوانێت لە سیستەمی لۆبیگەریدا کاری پێ بکرێ و ئیسرادی لێ بکرێت بۆەوەی کە کوردستان ببێتە خاوەنی پێگەیەکی زۆر بەرزتر لەوەی ئێستش. لە نێو قسەکانی بەڕێز مامۆستا سەلاحەدینە بەشێک وەرەگرم ئەویش لایەنی ئەمنیە لە کەسێکی پێشتر بە تەجروبە کە ئەمنیەتی هەرێمی کوردستان یان یەکێک لەو پانەڵان کە بەڕێز مەسعود بارزانی کە بەشداری تیا کرد بەم ناونیشانە بوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێویستی بە هەیکەل و داڕشتنەوەی تازە هەیە ینی سەرۆکی حکوومەت کە بەم شێوە بەشداریەکە بەم ناونیشانەوە قسەکەری ڕئیسیە لەلایەنە ئەمنیەکەەوە وتم کە قسەکانم پێ بڕیت ینی هەرێمی کوردستان بە ئەمنیەتی ناوچەکە دائانرێت و کەوتنە خەتەری ئەمنیەتی هەرێمی کوردستان نەکاتە ینی خەتەر بۆ هەموو جیهان بە تایبەتی دۆلی ئەوروپی بۆیە لە ئەوروپاش وها پێشوازی لێکرێت و دەبێتە قسەکەر پێش هەموو شتێکە بێ هەم دەوڵەتانی دەوروبەر و هەم جیهان بزانێ کێشەی کورد پرسی کورد نەک کێشە پرسی کورد پرسێکی گەورەیە و تا پرسی کورد بە شێوەیەکی سیاسی لە شەرقی ئەوسەط چارەسەر نەکرێ ئەستەمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاسایش و ئەمنیەت بەخۆی ببینێ لەبەرەوە ناکرێت نەتەوەیەکی مەزن 670 ملیۆن ئینسان پرسەکەی بە هەڵواسرایی بمێنێتەوە. ڕۆژهەڵاتی ناوەڕاست مشکلێکی ێزگار گەورەی هەیە جگە لە بەیەکدادانە کلتوری مەزهبی و تایفیەکان بەریەکەوتنی ناسیۆنالیزمەکان لەم ناوچەیە ئەوەیە کە دەوڵەت نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەوڵەت نەتەوەی ناقەسن لەسەر ئەساسی بنەمای سروشتی دروست نەبوون بەشێکی زۆریان ئەمتدادێکی کۆڵۆنیالیستی دووریان هەیە و بەشێکیشیان وەکو ئێران و تورکیا پنتی ئیمپراتۆریەتی سەفەوی و عوسمانین بە هەمان ڕوانگە و هێژمونی ئیمپراتۆریەتەکانەوە سەیری شەرقی ئەوسەط دەکەن و خوازیاری دروستکردنی هێژمونین بەو مێتۆدەی کە لەو کاتیدا لە سەردەمی سەفەویەت و عوسمانیدا بەردەوام بووە بۆیە ئەم ناوچەیە بەردەوام ناوچەی بەریەکەوتنی ناسیۆنالیزمەکان بەریەکەوتنی فێرقە مەزهبیەکان بەریەکەوتنی کلتورە جیاوازەکان و بەرژەوەندە جیاوازەکانە و لە عینی کاتیشدا ناوچەی ململانەیە لەباری ژئۆستراتیژیکیەوە شوێن تەماعی گەورە دەوڵەتانی دنیای وەکو بریتانیا ئەمریکا ڕووسیا چین فەڕەنسا ئەڵمانیا و ئیلا ئاخر هەموو دەوڵەتانی تر ئەم ناوچەیە ناوچەیەکی ملتەهیب گەرم لەباری سیاسیەوە داڕشتنەوەی هەیکەلەکەیە جا لە ناوچەیەکی ئاوادا کۆمەڵێک ململانێمان هەبووە بە درێژایی ماوەی لە جەنگی جیهانی لانی کەم دووهەمەوە حسابیکەین تا ئێرە ململانەی چەقبەستون ئەم ململانانە بە هەڵواسراوی ماونەتەوە و لە قۆناغی لە تاریخی مێژووی مرۆڤایەتیدا پێویستیان بۆ داڕشتنەوەی هەیکەلەی ژئۆپۆلیتیکی و هارتلەندەکان و سیستەمی فعل انفعالات و ململانی نێودەوڵەتی پێویستی بە پێداچوونەوە هەیە ئەویش بە چارەسەرکردنی هێندێک لەو پرسانە ململانە چەقبەستوەکان کۆتایان پێبێ لەبەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆتە ناوەندێکی عەزیمی سیستەمی شەڕی پرۆکسیەکان بەریەکەوتنی دەوڵەتان بە شێوەی ناڕاستە و خۆ لە ڕێگەی پرۆکسیەکانیانەوە خەلەئی ئەمنیەتی دروست کردووە بۆ شایی ئاسایشی دروست کردووە بۆ شایی ئاسایش لە سەردەمی چڕبوونەوە و پەیوەندی توندی ئابووری وڵاتان بە یەکترەوە کێشە دروست دەکات بۆ اقتصادی وڵاتان لەسەر مەبنای ئەم کێشە دروستکردنە ئەم کێشە دروستکردنە بۆ اقتصاد وزە بە تایبەتی بۆ بەرهەمێنانی وزە مەسەڵەن بۆ نمونە موشک بارانکردنی ناوەندەکانی وزە لە سعودیا لەلایەن پرۆکسیەکانی وەکو حوسیەکانەوە لەلایەن حیزب الله لوبنانەوە لەلایەن حەشتی شەعبی و ئیلا ئاخرەهمەوە دەبێتە دروستکردنی بارودۆخی نائەمنی بۆ سیستەمی وزەی جیهانی کە دەوڵەتانی بە تایبەتی پێشکەوتوو پیشەسازی دنیا یەکسەر بەرژەوەندیان دەکەوێتە مەترسیەوە
ئەم هەموو دروستبوونی گروپە پرۆکسیانەی کە پرۆکسیوار شەڕی بە وەکالەت دەکەن بۆ وڵاتانی تر پێویستە ئەمانە جۆرە لە تەحجیم و کۆنتترۆل بکرن لەسەر بنیادی ئەوە لەو کۆنگرێدا باسی تەحجیمکردنی ئەم سیستەمی پرۆکسی پرۆکسیەکانی شەڕ ڕۆڵی هەرێمی کوردستان لە دووبارە داڕشتنەوە یاخود دروستکردنی پشتێنەی ئەمنی ینی ڕۆڵ دەبینێت بۆیە بەشدار بۆ ڕۆڵ دەبینێت یەکەم ئەوە کوردستان جەنگی پرۆکسی ناکا لەگەڵ کەسە بۆ خۆشی پرۆکسی کەس نییە لەبەرەو پرۆکسی کێشە و پرسی کووردە هەرێمی کوردستان و هەموو کورد لە هەموو بەشەکانی کوردستان پرسێک هەیە پرسێکی حەقیقی وجودی تاریخی سیاسی اقتصادی ئەمنی کللتوری هەیە بە ناوی پرسی کورد کە دەوڵەتانی داگیرکەری کوردستان و هەروەها تەنانەت سیاسەتی جیهانیش دژی ئەم مافی چارەنووسی کورد تەجروبەیەکی تاڵی دروستکردنی داعشیش ینی ئەومان پێ ئەڵێت جا بۆیە یا سەرهەڵندانەوەی داعش بەشێک بوو لە جەنگی پرۆکسیەکان بۆیە کوردستان لە وجودی خۆیدا چارەسەربوونی پرسەکەی دەبێتە عاملی سەقامگیری ئەگە قەرارە دەواازەیەک بۆ پرسی ئاسایش و کرانەوەی دموکراسی و پۆلەرالیزیشن لە ناوچەکە بکرێتەوە ئەو کوردستان ڕەنگە باشترین شوێن بێ لەبەرەوەی تەسامح و تۆلێرانسی سیاسی و مەزەبی تێیدا لە هەموو شوێنێک زیاتر وەکو چۆن ئەگەر مەترسی لەسەر هەرێمی کوردستان دروست بکرێ مەترسیەکان لە پاریس ڕنگدانەوەیان ئەبێت پێگە و شوێن پێگەی پارامتر و پارادایمەکانی بواری مافی مرۆڤ دموکراسی لەسەر ئاستی جیهاندا ئەگەر کوردستان تووشی خەلەل ببێ زعیف دەبێ واتە لە کوردستان ناوچەیەکی مڵتەهەب و بەریەککەوتنی سیاسی اقتصادی فکری و عقیدەتی و ئیدئۆلۆژی لە شەرقی ئەوسەتا هەیە کوردستان هەند لە بنیادەکانی دموکراسی و پێکەوە هەڵکردنی تێدایە ئەگەر ئەم ناوچەیە بکەوێتە بەر هێرش و هەوڵی کەم لاوازکردن و زەعیفبوونی بدرێ لە هەموو بەها مرۆییەکان دەدرێ لە ڕاستیداوە بەها مرۆییەکان لەسەر ئاستی دنیادا زیانیان پێدەگا لە بەرەوەی کوردستان لە شەرقی ئەوسەتا تاقە نقطەی هیوای پرۆسی بەرەو پێشتوونی دموکراسیە ئوستازیا من هەرەوەن کاتمەوە بۆ باسەکە زۆر لەمە زیاتر ینی هەڵەگرێت زۆر سپاس بۆ مامۆستا سەلاحەدین کوردستانی وەکو چاودێری سیاسی کە لەگەڵمانە بووی زۆر سپاس و دەکەم هیوای سەرکەوتنتان بۆ خۆشەویستان و ئازیزان ئێوەش هەمیشە تەندروست و کامەران بن.